سڵاو خۆشەویستانی وادارم باش و تەندروست بن. خۆشحاڵم لە ڤیدیۆی نوێ هاتمەلاتان بۆ باسکردنی فیلم و زنجیرەکان. لەم ڤیدیۆدا هەوڵ دەدەم پێشنیاری دوو نوێترین فیلمی تایبەت و بەچێش بۆ ئەوی خۆشەویست بکەم کە بەو دوای لە سینەما بینەری بووم، بەڵام چاوەڕێم کرد لە سایتە کوردیەکان بەردەست بێ اینجا ڤیدیۆی لەسەر بکەم. فیلمی یەکەمیشیان ساکێشە بەردەوامەکانی تۆم کروس میشن ئیمپۆسیبل بەشە نوێیەکەی ئەرکی مەحاڵ خەمڵاندنی کۆتایی، ئەو کە فیلمەشی خۆمان دەزانین ئاکشن و سەرکێشی و هەزبزوێنە، چیرۆکەکە بەردەوامی دەبێت وەکو بەشەکانی پێشوو بەردەوامی هەیە و چیرۆکەکە بەردەوام دەبێت. هاند و هاوڕێکانی دەگەڕێنەوە، ئەم جارە لەگەڵ تیمی دراوی جیانی دەجەنگن دژی سیستەمێکی ژیری دەستکردی ترسناک و بێبەزایی لە ژێرناوی ئەنتیتی کە دامەزراوەیە کە بە ئاسانی دەتوانێت دزە بکاتە نێو هاوڵگری جیهانیەوە، خەریکە کارەساتێکی گەورە دروست بکاتن. جا هەمووان بە دوایدا دەگەڕێن، دەیانەوێت لە ناوی ببن. جا هاند و هاوڕێکانی تیمەکەی دەبێت بجەنگن دژی ئەو دامەزراوە، ئەو سیستەمە بەهێزە و ئەنتیتی لە ناو ببن. بەڵام ئارکەکەیان هەروە ئاسان نییە. بۆ چونکە چۆن بوونی ئەو سیستەمە و دامەزراوە ژیری دەستکردە کارەساتە، لە ناوبردنیشی ئەگە بە زیرەکانی نەبێ کارەسات بەسەر زەویدا دەهێنێت. دەبێت هاند کە تۆم کروس ڕۆڵەکەی دەبینێت ڕێگری بکاتەوەی لەو هەڕەشە گەورەی ئەو دامەزراوە کە خەریکە کارەسات دروست دەکات و ڕێگری بکاتەوەی جیهان بە شێوەیەکی گشتی وە بۆ هەمیشە بگۆڕێت. دەبێت ئەنتیتی لە ناو ببات، بەڵام بە ڕێگەیەکی زیرەکانە، بۆ ئەوی لە کاتی لە ناوبردنی ئەو دامەزراوە ئەو سیستەمە ژیری دەستکردە ترسناکە نەبێتە هۆکاری زیانگەیاندن و کارەسات دروستبوونی کارەساتێکی گەورە بە شێوەیەکی گشتی بەسەر زەویدا بێتن. بۆیە دەبێت ڕێگایکی زیرەکانە بۆ لە ناوبردنی ئەو دامەزراوەیە بدۆزێتەوە. جا ئایا هاند و تیمەکەی دەتوانن لەو سەرکەشە نوێیە ئەو کارەساتە گەورەی کە بەرۆکی جیهانی کردووە دەتوانن سەرکەوتوو بن، ڕێگایکی زیرەکانە بدۆزنەوە، هەم سیستەمەکە لە ناو ببن و هەمیش لە ناوبردین نەبێتەوە هۆکاری زیانگەیاندن بە زەوی بە شێوەیەکی گشتی. بۆ وەڵامی ئەوە دەبێت خۆتان بینەری بن. سپۆیلی ناکەم چونکە فیلمەکە شایانی بینینە و بەڕاستی چێژبەخشە. دووبارە دەبینین تۆم کروس بە سەرکێشی نوێ دەگەڕێتەوە. خۆمان دەزانین ئەو ئەکتەرە بە سەرکێشیە ترسناکەکانی بەناوبانگە. لەو فیلمەش یەکێک لە دیمەنە زۆر ترسناکەکان باسی ناکەم، خۆتان بینەری بن چونکە کاتێک بینەری فیلمەکە دەبن تێدەگەن لەگەڵ کامە دیمەنمە زیاد لە 15 جاریش دیمەنەکەی دووبارە کردێتەوە و خۆشی ئەنجامی داوە. تۆم کروس خۆی بۆی بەناوبانگە کە سەرکێشی دەکات و دیمەنە ترسناکەکان بۆ خۆی ئەنجامی دەدات. فیلمەکە فیلمێکی بەچێژە، بەڵام ئەو سەرکەوتنە گەورەی نەبوو بۆ من. ڕێتینجی بەلای منەوە 7.5 لەدا، بەڵام فیلمەکە شایانی بینینە، یەکێک لەو فیلمانەی کە چێژ دەبەخشێت. زیاتر بۆ چێژ بینین دەتوانین سێری ئەو ژانەرە لە فیلم بکەین کە ڕەنگە زۆر کەس حەز بۆ ژانەرە بکات، بەتابەتی کاتێک پێنجشەم و هەینیان دەوێت فیلمەکە ببینێت بە چێژ بێت. ئەوەش یەکێکە لەو فیلمانەی کە بەڕاستی چێژی لێ دەبینیت ئەگەر بینەری بیت. و فیلمی دوم کە بۆ ئەوی خۆشەویستی پێشنیار دەکەم جیهانی جوراسیک فیلمە نوێیەکەی جوراسیک وۆرڵد. دوای 5 ساڵ لە کۆتا بەشی کە لە ساڵی 2022 پێشکەشکرا، دوای 5 ساڵ لەو کاتەوە گروپێک دەچنە ناوچەیەکی دوور و ترسناک. خانمە دکتۆرێک کە سکارلێت جوهانسن خۆشەویستترین و باشترین خانمەکە ڕۆڵەکەی تێدا دەجێڕێت، لەگەڵ گروپەکەی دەبێت گەشت بکەن بۆ دوورترین و ترسناکترین شوێنی سەرزەوی بۆ ئەوەی لەناو DNA سێ لە دەینە سوورە بەهێز و زەبەلاح و کۆنەکان جۆرە مادەیەک دەربێنن بۆی دەرمانێکی نوێ لێ دروست بکەن و مرۆڤایەتی پێڕزگار بکەن. جا ئەو گروپە لەو سەرکێشیە نوێیە، سەرکێشیە ترسناکە سەرکەوتوو دەبن، چونکە سەرکێشیەکی ترسناک و تووشی ڕوبەڕووی دژمنی زۆر بەهێز دەبنەوە. دیمەنەکان کە
لەو فیلمە بینەر دەیانبینێت بەڕاستی زۆر ناوەزە و زۆر چێژبەخشە وایە گروپەکەی سکارێت و گروپەکەی لەو سەرکێشیە سەرکەوتوو دەبوون یاخود نا. بەڕاستی فیلمەکە شانی بینینە بۆی چێژی لێ ببینین بەڵام بۆکو سەرکەوتن نا بە بڕای من بۆ من خراپترین بەشی جوراسیک وۆرڵد بوو کە بینیم بەڕاستی بەداخۆ چاوەڕێی سەرکەوتنی گەورم لێ دەکەس چاوەڕێی چیرۆکێکی باشتر و چاوەڕێی ئەکشنێک و ترسناکێکی زیاترم دەکرد بەڵام بەداخۆ خراپترین بەشی جیهانی جوراسیکمان بینی بەڵام فیلمەکە شایانی بینینە چونکە چێژت پێ دەبەخشێت و ئەو دیمەنانێکە لە فیلمەکە پیشان دەدرێت بەڕاستی شایانی بینینە و هەرچنە لەبەر خانمەکتەر سکارلێت جوانسن کە هەرخۆی ئەیکۆنێکی گەورەی جیهانی سینەمایەوە تایبەترین فیلمی ئەو خانمەش فیلمی لوسیە ئەو فیلمێکە دەڵێت ئەگەر ڕۆژێک لە ڕۆژە مرۆڤ مێشکی 100% کار بکات 100% مێشکی بەکاربێنێت چی ڕوودەدات نەتان بینی وەڵی عیفاگە نەتان بینی بێ ئەگە نەتان بینەوە پێش هەموو فیلمە پێشنیاری فیلمی لوسیتان بۆ دەکەم کە سکارلێت جوانسن ڕۆڵی سەرەکی دەبینێت یەکێکە لە فیلمە زۆر تایبەتەکان بەڵام بۆ ئەو فیلمە بۆ بەشداریکردنی لەو فیلمە خۆی تایبەتە بەڵام فیلمەکە بۆ من شکست بوو هیوادارم ئەو دوو فیلمێک کە بۆم پێشنیارکردن بەڕاستی چیرۆکەکانیان لاوازە تۆ بڵێ خاوەنی چیرۆکێکی بەهێز و پەیامێکی گەورە بن نەئە بەڵام دوو فیلم بوون تایبەت بوون بۆ چێژبینین ئەگە کاتێکت تێ و دەتوێت لەگەڵ هاوڕێکان لەگەڵ خێزانەکەت و یاخود بەتەنیا دەتوێت فیلمێک دەستنیشان بکەیت بۆی چێژت پێ ببەخشێت ئەو دوو فیلمە کە حالیان ئێستاش لە سینەماکان پێشکەش دەکرێت فیلمی نوێنە بەشی نوێنە ڕەنگە یادگاریمان لەگەڵ بەشەکانی ڕابردووی هەردوو فیلمەکەدا هەبێت بۆیە پێشنیاری ئەو دوو فیلمە تایبەتەن بۆ کردوون کە تایبەتن بۆ ئەوی چێژیان لێ ببینیت و بێگومان چێژشت پێ دەبەخشن هیوادارم ئەگەر نەتان بینیوە بینەری بن و ئەگەر بینیوتانە ڕاو بۆ چوونی خۆتان لە کۆمنت بۆم بنووسن بۆی بزان فیلمەکە بەلای ئێوە چۆن بوو پەیامی هەبوو یاخودتانیا چێژبینین بوو وەکو ئێمە باسی دەکەم تا فیلمێکی تر و ڤیدیۆیەکی تر دێم وەلاتان ئاسوودە بن خۆشبەخت بن